کۆمەڵگایەکی گەشتیاری ناحیەی تەقتەقە دوای سەرڕێژبوونی ئاوی بەنداوی دوکان. ئاوی زەی بچووک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. ئەمەش زیانی زۆری بە گوند و ئەو ناوچانە گەیاندووە کە پێیدا تێدەپەڕێت. لە سوورقاوشانەوە کە دەست بە گوندەکان دەکا هەتا دەچێتە ئەوەی لە سنووری ئێمەیە و لە سنووری ناحیەی سێگرتکانیشە و ناحیەی تەقتەقیشە پێم وانییە هیچ ماڵێک هەبێ ئەوەی لەو گوندانەی لە دەم زەی بچووکە زەرری پێ نەگەیشت بێ. زەرزانەکانی ئێمە لە ژمار نایە نازم چتان بۆ بژمێرم. ئێمە هەموو گوندەکە زەرماند بۆتین. من بۆ خۆم حەوزی ماسیم هەیە، داری قەیسیم هەیە، هەنجیرم هەیە، یعنی لە ئەوەلی گوندەکەمان و هەتا ئەخیری هەمووی زەرری بەرکەوتووە. نازم داوای قەرەبووش لە چێ بکەین، حکومەت قەرەبوومان دەکایان نا. ئەوەتانی خۆتان بینیوتانن لە بیداەتی گوندەکەمانەوە هەتا دەچی ئەخیری هەمووی زەرەر و زیانە. هەر بە حەوزی ماسیتەوە بە خان وە سیاحیەکانتەوە بە زەویە کشت و کاڵیەکانمانەوە ئەوەی لە دەم زێبی هەمووی زیانی بەرکەوتووە. ئەم بەربەستە لەلایەن ئیدارەی تەقتەقەوە دروستکراوە تاکو ئاوی زەی بچووک زیان بە دانیشتوانی تەقتەق نەگەیەنێت. ئەمە جگە لە چەندین ئامادەکاری دیکە بۆ ڕێگرتن لە لافاو. هەڵماندا دیوارێکی ڕاگری بەرزتر دروست بکەین بۆ ئەوەی ئەگەر هاتوو لە ئاسی بەرزبوونی ئاوەکە بتوانێت ڕوبە ڕووبوونەوەیەک دروست بێ. چەند ڕێوشوێنێکی تری پێویستمان گرت بۆ بەر لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی و سەرۆکایەتی شارەوانی ئاشتی و نەخۆشخانە لە بەرگری شارستانی تەقتەق و پاڵاوگە و تەواوی دامەزراوەکانی تر بەڕاستی لێرەدا دەمەوێت سوپاسی تەواوی هێزەکانی ناوخۆ و دامودەستگا و فەرمانبەران بکەم کە هاوکار بوون لە جێبەجێکردنی و بە دەنگۆچوونێکی باشیان هەبوو بۆ ئەوەی بتوانین بە کەمترین زیان دەرچین لە ئەم چەند ڕۆژەی ڕابردوودا. ئامادەکاری باشکرا لەو ئامادەکارانە دروستکردنی بربەستێکی بەهێز بوو لە سەرەتای تەقتەق لەو شوێنێکە زەی بچووک داخل دەبێت. بربەستێکی بەهێز دروستکرا لە جەلمود و لە بەردی گەورەی شاخەکان و دیوارێکی پاڵپشش لە پشت بربەستەکە دروستکراوە بە درێژایی زیاتر لە 1700 متر دیوار ڕاگرێکی بەهێز دروستکراوە بۆ ڕێگریکردن لە مەترسی و لە کەمکردنەوەی ئەگەری کاریگەریەکانی لافاو. بەرزبوونەوەی ئاوی زەی بچووک زیاتر لە 3470 دۆنم زەوی پڕ کردووە لە ئاو داگیری کردووە. زیانیشی گەیاندووە بە نزیکەی 363 ڕەزوباخ و 1912 دۆنم لە گەنم و جۆ و 147 حەوزی ماسی و 7 پرۆژەی گەشتیاری و ڕوخاندنی سێخان و ئەمە جگە لە چەندین کەلوپەل و پرۆژەی بچووکی دیکە کە لە نزیکی ئاوەکە بوون. ئەوەی باسمان کرد تەنها زیانەکانی ناحیەی تەقتەق بوون. ئەمە جگە لەو قەزە و نەحیانی دیکە کە ڕاستەوخۆ کەوتونەتە سەر ئاوی زەی بچووک و بەرزبوونەوەی ئاوەکە زیانی زۆری هاوشێوەی پێگەیاندون. کارۆن محەممەد کورساد نیوز ناحیەی تەقتەق.